بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برایانی خوشکانی بەڕێزم، السلام عليكم ورحمة الله. پێ خۆشحاڵم، شکرانە بژێری خی گەورەم کە جارێکی کە توانیمان بینەوە خزمەتتان. جا داواکارین لە خۆی گەورە و بەبەزەیی کە تەوفیقماندا هەموو بتوانم هەندێشتی کەتان عرض بکەم، ئێوەش دڵ بکەنەوە بۆ ئەوەی کە مەبەستمانە بۆ وەکو خۆی وەریبێرن ئینشاءالله. طبعا ئێمە لە دوو محاضرە ڕابردووە باسەکانمان هەمووی لەوە بوو بە پێم عیدوانە کە وتمان سەرەتایەک بۆ ناسینی بنەماکانی بانگەواز، یعنی ئەوەی کە لە دوو محاضرەی پێشوو باسمان کردووە لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆژ عەرزتان یەکەین هەر تەواوکەری قسەکانی ڕابردوومانە، هەمووشی هەر سەرەتایەکە، یعنی ئەوەی کە من باسی یەکەم نابێ وا بزانم شتێکی زۆرم باس کردو بۆتان، ئەوەی گوێتان لێ نابێ وا بزانم شتێکی زۆرتان گوێ لێ بووە، نەوەڵا نای خۆی بەخۆیت هەر سەرەتایەکە. ئیتر بەڵکو خی گەورەش بەرەکەتی تێکە ئێمە بتوانین زۆرتر لە خزمەتتان نەبین ئەگەر خوا تەمەن و تەوفیقی پێبەخشێت. ئەجا من ئاخر نقطەی جاری پێشوو لەم وایە کەمێ قسەمان لەسەری کرد بەهۆی ئەوەی کە تۆزی ناساغ بوو، ئەکرێ ئەمڕۆژ سێ چوار جوملەیەکەش بخەینە خزمەتی. عنوانی ئاخر بنەما ئەوە بوو کە وتمان بانگەواز و سیاسەت دوانن یان دژەوانن. وەکو عەرزم کردن هەندێشتمان باس کرد، بەس ئەو هەندە کافی نەبوو بەخوا، دڵی کۆڵێ ئاوی دلی نەدام. ئەمڕۆژ محاولەکەن سێ چوار جوملەی تر ئەخەینە سەری هەرەوەندە، یانی ئیتر ئەمڕۆژ بەڵکو بتوانین بە ئەمڕۆ ئەوەی جاری پێشوو شتێکی بەسیط لەسەر ئەو عیدوانە بخەینە خزمەتی هەموو لایەک. طبعا ئێمە متابعەمان کردووە، گشتمان زاین مناقەشەیەک پێیا بۆ لەناو خەڵکی ئیسلامی بەگشتی، بە تایبەتی ئەوانەی کە پیاوەترێن نوخبە، جا نوخبە سیاسیەکەی یان نوخبە دەعەویەکەی یان خەڵکی تر بەگشتی. باز لەوەیەکەن کە ئایا بانگەواز و سیاسەت ئەکری ئەم دوانە دوو ئیش بن و بەڵام لە یەک کەسا وجودی هەبێ، یان نەوەڵا کەسی سیاسی بە ئیشی خۆی بکا و کەسی بانخواز بە ئیشی خۆی بکا و هەرێکی بەڕێی خۆیان وەکو دوو هێڵی تەریب. چکە ئەوەی کە من لێ حاڵی بووم لە قسەی ئەو بەڕێزانەی کە زۆرتر قسە لەسەر ئەم مەوزوعەکان وا تێگەشتم لە قسەکانیان کە کەسی بانخواز بە هێڵێکی تەریب بەڕوە، کەسی سیاسیش بە هێڵێکی تەریب بەڕوە، ئیتر یەک ناگرن لەو سەر. یعنی لە شوێنێکە هەز ناکەیت کە ئەمە ستۆپیشم کردووە ئەڵێن کاکەوە لێرە ئیشێکیان هەیە عەلاقەیان بە یەکترەوە هەیە و پێویستیان بە ڕاوێژێک هەیە، پێویستیان بە قسە گۆڕینەوەیەک هەیە، پێویستیان بە هاوکاریی یەکتر هەیە، مەسەڵەن یعنی پێویستیان بە پرس و ڕایەک هەیە بە یەکتر. وا هەستەکەی وا لە قسەکانیان ئێمە ومانەن حاڵی ئەبین کە دوو هێڵی تەریبن، دوو مەجموعەی گیان ئەم بانگەوازەکە ئەوش کاری سیاسیەکە، ئەم دوانە هەرێکی پسپۆڕێکی جیای اختصاسێکی جیای و عەلاقەشان بە یەکترەوە نییە. طبعا ئەگەر بەم شەوشکڵە بێ کە من عەرزتانێکم، ئەگەر بەم شەوشکڵە بێ بە دوو هێڵی تەریب ئەم دوو مەجموعەیە بێن و بڕۆن لە خاڵێکە یەک نەگرنەوە، دەچی خاڵێکی سەرەتا چی لە ناوەڕاستە چی لە کۆتاییە یا لە هەموو خەتەکە مەسەڵەن، ئەگەر یەک نەگرنەوە فعلا ئەم دوو مەجموعە بەڕێزە بە دڵنیایی ئەگەر بەم قەناعەت و ئیش بکرێ ئێمە کێشەی گەورەمان بۆ دروست دەبێت، کێشەی لە بواری فکریە کێشمان بۆ دروست دەبێت، حتا لە بواری سلوکیە بۆمان دروست دەبێت، حتا لە بواری سیاسیەکە کە خۆیان دەڵێن سیاسەت، لە بوارە سیاسەکە کێشمان بۆ دروست دەبێت، لە بواری بانخوازی و بانگەوازە کێشمان بۆ دروست دەبێت. یعنی لە جیاتیەوەی کەوا ئەم دوو کەسە یا ئەم دوو گروپە یا ئەم دوو عینوانە لە جیاتیەوەی کە کێشە بۆ ئێمە عیلاجکەن، کێشە ڕۆحیەکان و کێشە فکریەکان و کێشە کۆمەڵایەتیەکان و کێشە ئابووریەکان و کێشە سیاسیەکان و کێشەکانی تریش هەمووی کە تەواو یەک و دوان نییە. لە جیاتیوانی ئەوان بتوان ئەم کێشەمان بۆ عیلاجکەن کەچی لە جیاتی هێنانی چارەسەر، هێنانی گرفت و کێشە و مشکلیان بۆ ئێمەێنەوە. ئەگەر بەم شێوەیەک ئەوان باسیەکەن تەواو بۆ ئێمە ئەوەندەتان عەرز دەکەین کە مەوزوعی بانگەواز و سیاسەت یا بانخواز و ئینسانی سیاسی نابێ وا تەسویر بکەن کە ئەم دوانە دژی یەکن، پێکەوە ناگونجێن، هەرێکی بۆ خۆی کارێکە، هەرێکی بۆ خۆی ئاوات و ئومێدێکی هەیە، هەرێکی و حەزێکی هەیە، هەرێکی و مزاجێکی هەیە، ئەم دوانە لە شوێنێکان نیەک بگرنەوە. ئێمە نابێت ئەم تەسەوڕە هەڵەمان هەبێت، چکە وا دەزانم بانگەواز و سیاسەت و بانخواز و ئینسانی سیاسی ئەم دوانە دژ نین بەیەک. ئەجا ئەمە بۆ خۆمان هەندێک گرفتی کەمان هەیە، ینی لە بوونی هەندێک گرفتی فکری لە ناو زەینی من و تۆ
برایان و خوشکانی ئیسلام خواز و ئەوانە بوونی ئەم گرفتانە کارێکی کردووە کە من ناتوانم لە بانگەواز وەکو خۆی حاڵی بم یا ناتوانم لە کاری سیاسی وەکو خۆی حاڵی بم یا نازانم بزانم ئیشی ئینسانی سیاسی چییە و ئیشی ئینسانی مەسەڵەن بانگخواز چییە یعنی خراپ حاڵی بوونەکە لە منەوە کارێکی کردوو کە ناتوانم ئەم دوانە وا لێ بکەمە کە لە کەسێکا پێیان کەم بڵێم وڵا کەسێکی وڵا ئینسانێکی سیاسی وڵام بانگخوازیش بەڵام کەسێکی سیاسی مەسەڵەن کاری سیاسیش ئەکاوەمانە یعنی کۆکردنەوەی ئەم دوو سیفەتە لە یەک شەخصە لای هەندێک خەڵک بۆتە مستحیل دیارە خراپ حاڵی بنە بۆ تعریفیان هەرێکێک لەوانە تعریفی بانگەواز کە ئەکا وەکو خۆی نایکا تعریفی کاری سیاست کە ئیکا وەکو خۆی نایکا یعنی هەڵەی ئێمە لە پێناسەی مەسەلەی بانگەواز و کاری سیاسیایە بانگەواز و سیاست وەکو دوو مصطلح وەکو دوو زاراوەی شەرعی وەکو دوو زاراوەی فقهی مەسەڵەن یا وەکو دوو زاراوەی حەرەکی کە لەناو ئیسلام خوازانە زۆر بەکاری هێنری و برەوە المهم هەڵەی ئێمەیە کە نەمانتوانێت پێناسەیەکی وا بکەین کە وەکو خۆی لێ حاڵی بن ئەجنا دەبوو ئێمە زانی هەڵەی ئێمە لە چیایە ئێمە وەکو خەڵکی ئیسلامی ئەم وڵاتە طبعا ئەگەر باسی ژمارەیەکی ژمارە زۆر ئەگەر باسی تاریخەکەی ساڵێک نییە و دوار نییە و دە نییە و ئەوە یعنی وەکو باسەکەن لە پەنجاکانەوە کاری ئیسلامی تازە ئەمەی کە ناونراوە بە ڕابوونی ئیسلامی دانازم ئەم ناوە ئێستا هەڵئەگرێ پێی بڵێ یان نا بەس المهم فترەیەک پێ تا ڕابوونی ئیسلامی لە پەنجاکان تاوەکو ئێستا خەڵکی موسڵمان زانایان مەلایان بانخوازان گەنجان نازانم چی خەریکی ئیشی ئیسلامی دەی يعني حساب كان نزيكي و 50 سال بروجوله 50 شخص طالبي لواني لا قناغك يمل اواز بو بين ايش منظور مضبوط نبو بي لا قناغك ايش من باشتر بو مثلا عموما هم قناغان وكو يغنبو ويا قناغ يجنبو مجموعه قناغ من تيبر كردوا عندي قناغ بو تيا لاواز بين عندي قناغ هي تابا هيز بين مثلا عندي قناغ بچا من رشم عندي قناغ بچا من تاريخ بو عندي قناغ قيادي عقلي تياب عندي قيادي عندي كاتي قيادي بسلو بر ايش كي بدو بريو تم اخو مواقع ناكي انكاري تياك بۆ یڵم ئەگەر حسابی زەمن بکرێت زەمەنی 50-60 ساڵ یا تۆزێ زیاتر بکرێن ئەبووە ئێسامە لە یەکی لەم دوو شوێنە بوونە یەکی لەم دوو شوێنە یان ئەبووە ئێسامە حاکمی ئەم وڵاتە بووینە یان وەکو خەڵکی تر کە حاکمە و دەسەڵاتی هەیە و حکوومەتی هەیە و پەرلەمانی هەیە و وەرەقەی توێش ناخوێنێتەوە مەگەر لە حاڵەتی ناچاریان یان دەبوایە بەرنامەمان بوایە کە ئێمە لەمە دووە چۆن حکمی ئەم وڵاتە بکەین ئیتر حاڵی سێبیتیان نییە يعني مسموي اگر باسي تاريخ كي ام تاريخ التولاني خلشي اسلام خوازي ام وڵاتێمە وباسي ژمارە نوعيتش كي خو ژمارە نوعيتش خراب يعني خلشي باش من هي جاز شي اواني كنوع حزبكان يل دروي حزبكان يا رخراوه كان خلشي باش بو كبيشتر وفاتي كدونما وخلشي باش من هي كيسا زيندو توانای هيك ايش بكاو خدمتي بكاو دوري بي جالم اگر او بفسرپی تماشای واقعی رابطه ممکن ابوای اسا یا ما حاکمی امولات بوینه جا حاکم اکری حاکمی کی توا یا نی وحاکم لانی کم يعني لقال خلقی ترى لقال حزب ترى حاکمی کی فعلی امولات بوینه كأونية آمنا برا لو أني تعذري كهبير بالروبيانية بين تو مثلا بس لاني كم خوي برنامج من هباية كنيمانة بوي أمد دهاتوا شون حكمي أمولاتك كاك خلق كتير برنامج كحكم أمولاتك لرجواني لا مش نوايا يعني كسك إسلام خوازة كسك دجبة إسلام خوازي بوشتاني يعني وكويك أبو برنامج هي مثلا بس يما حتى أبو برنامج مني أجابوا كاريشي كدو مش كاريشي كدو يما تيناجن لو تعرفي بان جوازك خويناكي وتعرفي سياسة جوك خويناك حزب كان مثلا حزب إسلامي حتى الرخلاوي إسلامي حتى كسياتي كان زاني هموما وكو نفس حزما بدولة دارية وكو نفس يعني هذا شكل ما حزك بيبو وزير مثلا حزك بيبو أندام برلمان لو يعني باسي حزي بوكم باسي نفسي بوكم نفس جيالة قلشتي ترى لو أني حزك بيبو مدير عامل شوي ديكا والله لو أني قال لبناك بيدويني الله كاك والله حزك مريض وزرابه وكو حز لميشكي زوريك ما نهاية بس اكو فكر نيمانا اكو فلسفي الدولة الداري نيمانا اكو منهجي برولده نيمانا يعني منهجي برولده يما ابي اوي شيكابي كشون دولة داري اكري ايوانيا ابي كوالي فكر وفلسفي يما اوي تابك فلسفي دولة داري بوتشي ولا بيناي وشياء فكري دولة داري شد نوع دولة داري من بوا وشد نوع من بيستا وهي مثلا شي حالة يعني مثلا لبوارە فكري وفلسفيك لبواري منهج پەروەردەیەکە کە خەڵک پێ بگەینی سبەینی دەوڵەت بەرێ بڕێەوە ئێمە ئالەوانە کۆڕێ بەس ئەکو حەز ناوەڵا کوتی حەزی پێ هەیە جا حەز چی لێ بکەم هەموو کەس حەزی هەیە بەس حەز قەدر و قیمەتی نییە هیچ زیانی
ئەمڕۆ حەزە هەیە بەیانی حەزت نییە مەسەن بەشی ئەو شتێکی تر ئەمڕۆ توانە هەیە بە شوێن حەزەکاتە بڕچێنێ توانە نییە بە شوێنی بڕۆی لەبەرەوە حەز پێوە نییە زیاتر ئەم بەلای نەفساچێ بەلای کۆڵی حەزەکاتەکان ناچێ بەس ئێمە خاڵی بوونەتەوە لە مەجالە فکری و فەلسەفی و منهەجیەکە ئەجا بۆ ئێمە چێشمان بۆ دروست بۆ لەوەیەکەوە بانگەواز خۆی چیە و سیاست خۆی چییە و هەندێک بەڕێزیش کە زۆر بەدەنگی بەس قسەیەکەن بۆ جیاکردنەوەی ئەم دوو مەوزوع و دوو کار و دوو شەخصە زۆر بە دەنگی بەس ئەم قسەیەکەن خراپ حاڵی بوونیانە ئالەم شتانی کە عەرزە بکردن و بۆیە دەنگی ئەوانیش بەزە تاوەکو دەنگەکانی تر جاوەی دوو فاقیر هاتوتە پێشەوە سەبارەت بە مەوزوعی بانگەواز و سیاست دوانیان دەژەوانە دوو فاقیر و کوشت بەسەر ئەوەی کەڵێ من کاری سیاسی یەکەم کاکە وەڵام من خەڵکی کاری سیاسی داوەکەی پێوە دیار هەز ناکەی کامە خەمێکی پەیامدارانەی پێ خەمێکی پەیامدارانە یعنی واز ناکەی ئەمە پەیامێکی خوایی پێ ئەوێ بیگەێنێ ناخوێنێت تو لە قسەیەتی خۆم بە زۆر نییانی لە قسەیە هەستی پێ ناکەی لە سلوکیە هەستی پێ ناکەی هەتا لەندێک قەرەباڵغا ڕووی نایە بڵێ بسم الله الرحمن الرحیم لەندێک قەرەباڵغا ڕووی نایە بڵێ الحەمد لله لەوانەیە ڕووی نایە ئاەتێکی قورئانی حەدیثێکی پێغەمبەر بێنێتەوە عەلەیهی سڵام وسەلام خۆی لادا لەو مۆزوعان دیت کاکە من ئینسانی سیاسی ئەوم بۆ چی تۆ خەڵک تێناگە کە تۆ پەیامێکت پێ ئەمە پەیامی خواییە لە ڕێگەی کاری سیاسیەوە وەکو چۆن کابرای بازار کە حەڵال خۆریەکە و حەرام خۆری ناکە خەڵک تێگەڵ کاکە دیارە لەبەر دینداریەکەی دێ بۆی حەڵال خۆریەکە و حەرام خۆری ناکە ئەوانە کابرا کە زەکاتە لە کاکە دیارە دینداریەکە یا خۆی خەڵک ئەی خوێنێتەوە لە کردداری لە کاکە ئەگەر زەکات کادا دیارە مۆزوعەکە دینداریە یعنی خۆشتێکی تر نییە پەیامێکی خوایی وێ بیگەێنی ئەجاوەی کەڵێ کاری سیاسیەکەی دەعوە و بانگەوازەکەی تیا ناخوێنرێتەوە ئیتر ئەش گونجێ من زۆر سەرنج نەدەم و چاوم کەس بێ یا گوێم کەس بێ بەڵام ئەوەنەی کە گوێقوڵاغم ئەوەنەی کە چاوەکەم و چاوە ژێڕم هەستەکەم ئەم بەڕێزانی کە تەکیل لە مۆزوعەکەنەوە کەمتر مەسەلەی دەعوە و بانگەواز و خەمی بانگەوازیان تیا خوێنرێتەوە یعنی کە عەلاقەی بۆ نییە زۆر حتى أوشي كله كاري بانجوازة كم أوشي مشكلة هي بعكس أوشي على كم من خليش بانجوازة كار سياسي كلي مش قادر شو نبغى تخمي دي مش خلاف هندي وقت شيء إما سياسي وسياسي جني قصة دم أردين هم موضوع حتى شيء قران كاري لم ولاته هي بشو ما تسقيش تحليلك ببانخواز وغير بان كتي تحليلك وسبب كان شيء ولا شو هاتو ولا شو الراتور يعني لذلك هو يمالين سياسيين نين بلام سياسي شيء كاكتو السياسيين هم تحليلات شيء هم أخبارات شيء جوي لي يجري شبعنا ندوس على بدم ترى دان شيء مثلا هم مجلسات وقرب كتب بمناقشة والله وابي ونابي أو سلكي أو جيركي مناقشة شيء والله أما تناقض باش أجا أبي علاج أم جورشتان بكي أم هلو بلاني كلكاري بانخوازي إما يا لكاري سياسي إما يا لكاري إسلام خوازي معنا هيو أبين اليوم اینجا ئەم جۆرە خراپ حاڵی بوونە و لێک هەڵا وێردنی مەسەلەی کاری سیاسی و کاری داوی کاریشی کردو کەمە کاری سیاسیمان بەخشیوە بە ئەڵمانیەکان کەسی ئەڵمانی زۆر باسی مەسایلی سیاسی و دەوڵەتداری و حکوومەتداری و پەرلەمانتاری و ئێستا و داهاتی ئەم میلەتەیە کاتۆوە وەکو کە ئەنەما ڕازی ببین کە ئەوان کاری سیاسی بکەن قەی ناکە لە جیاتی ئەمەش وەکو ئەوە وایە با تۆ ژوانەڵێی بەس ئەوەی لێ خوێنرێتەوە دیکەچی لە بەرامبەرە ئەوەی کە ئێمە ئەم ڕێگەمان خۆش کردو بۆ ئەوان ئەوەندە ڕێگە خۆشمان ناکەن بۆ ئێمە کە داواکەمان کردنەوە خۆی یعنی ئێمە دوو زەرمان کردووە کاری سیاسیمان جێشتوو بۆ ئەوان کاری داویش ئەوان نایڵنێمە بیکەین یعنی دوو زەرمان کرد نە داواکە و خۆی چوو نە سیاسەتەکە و خۆی ڕۆشت هەتا وای لێ هاتووە ئێستا لەم دوای انتخابات وشتەی ئێستا هەندێک بەڕێز پەیدا بوون ئەڵێ کاکە تێکشکانی دۆڕاندنی نازانم هەرچی ناوەنی ناوی بنێ ئیسلامیەکان لەم انتخاباتە خەتای بانخوازەکان جۆم لێ بۆ خوێندمەوە دوار خەڵکی دیاروانێشن مەسئوڵشتی باش ئادەوانە لە ناو کاری سیاسی زۆریانەوە ڕۆنۆمان خەتای بانخوازەکان ئەی خەتای تۆ بوون یەکاک باشە ئامنە بانخوازەکان بەشێکیان لەم دۆڕانە هەیە باش ئامن ناکە گریمان ئەمەندانە ئەی زەحمت نەبێت جەناب و کە سیاسی یانی بەشێکیان نییە ئەو بەدڵنیایی و بەشی تیا هەیە ئەگەر بەشی زۆرینەکەی تۆ نەبێت کاکە خۆشی دەبێت کەمێکی تیا هەیە جا حتا هەر ئەوانە ئەڵگا خەتای بانخوازەکان بوو ئەرگا کە تۆ بانخوازەکە دەنگ بۆ کۆکاتەوە شەو ڕژێت و ئەڕات و ماڵ بە ماڵ و دەرگا بە دەرگا بۆ کات و هەر جەنابیشەوی بە ئەندام پەرلەمان هەر جەنابیشەوی بێ بە وەزیر کابرای بانخوازیش بەس توورەکەی هەڵدووری و دەنگ بۆ کۆکاتەوە ئیتر بۆ سپاسی ناکی
کە مش کارێکی خراپە من لەگەڵ ئەوانی ما بانخواز ماڵ و ماڵکە و گەڕکە و دەنگ کۆکات و دوای خۆشی دەوری نەبێ دەنگی نەبێ ڕەنگی نەبێ قسەی نەبێ بڕیاری نەبێ بەرنامەی نەبێ محاسەبەی نەبێ من لەگەڵ ئەوانی بانخواز ئەگەر بانخوازێکی عاقڵ بێ بتوانێت قسە بکات لە مەسەلەی دەوڵەتداری و کاری سیاسی ئەوانە هێشە خوا پێداو نییە ئینسانێکی داعی و عاقڵ و ئەوانەیە ئەتوانێت هەندێک ئیشی بکات بەس لەوانەیە لە کاری سیاسیە ئەو توانایە نەبێ من باسی ئەوە ناکەم ئەجا ئەمە ئەگەر بۆ یاڵم مۆزوعی بانگەواز و سیاست وەکو دوو زاراوە ئێمە ناتوانین بیانکەین بە دژیەک بەس لە خراپ حاڵی بوونی خۆمان واتەیەکن کە دژیەکن بانخوازێک و لەگەڵ ئینسانێکی سیاسیە یعنی ئینسانی سیاسی ئەبێت طبیعەتی وابێت لە شوێنی خۆیان خەڵک بزانێت کەمە پەیامێکی دینی پێ بزانێت خەڵک تێبگات کە من لەبەر خوام کارانەیەکە کە ئاوا سەرڕاستە ئاوا عادلە ئاوا یەکسان خوازە ئاوا دڵسۆزە مەسەرەن ئەوە بە خەمی هەژارانەوەیە گەندەڵی ناکات دزی ناکات درۆ ناکات نازانم چی ناکات فێڵ ناکات خاک فرۆژ نییە خۆ فرۆژ نییە خەڵک فرۆژ نییە ئەبێ خەڵک تێگا پەیامی ئەم چیەکات وەروە کابرای بانخواز خۆ بێت تۆ چاوکراوە بێ تێبگا لە مەسەلەکە چیە سیاسێکی ناجح و چێش سیاسێکی فاشلە ئەمانە هەموو مەجموعەی وردەکارین پێ ناچێ ئەمڕۆ بتوانم خزمەتی تەواوتان بکەم لە مۆجالە و شتەکە ببڕینەوە بەس ئەوەندەی هەیە یعنی ئەبێ پێویست ئەم هەڵانە ڕاستکەینەوە ئەمە هەڵەیە ئەگەر لای من بێ هەر هەڵەیە لای جەنابیش بێ هەر هەڵەیە حتى ڕێکخراوەکانیش مۆزوعەکە حیزبێک و چوارچێوەیەک نییە یعنی ئێمە گشتمان بەشدارین بە خۆشمەوە باشە بە خۆم دوور نەخەمەوە وابزانم پیاوێکی حەکیم و قسەی باش هەمووی لای منە و قسەی خراپ لای عالەمەکەی بە خۆشمەوە باشە پشتێکمان هەیە لەوەی کەوا بانگەواز وەکو خۆی تعریف ناکرێت و سیاسەت وەکو خۆی تعریف ناکرێت وەکو خۆی ناتوانین بیانکەین بە دۆسیە کۆوانە وەکو حیزبەکان بەشێنێ ڕێکخراوەکانیش کەسایەتیە سەربەخۆکانیش بەشێن هەیە تێەوە ئەجا ئەمەش مەجموعەی گرفتیان هەیە بەس ئێستا ئیشارەتی پێ ناکەم چکە لەبەرەوەی ئەو مۆزوعە تۆزێ درێژمان کردەوە نامەوێت لەوە زیاتر سەرتان بێشن تەنها ئەوەندەیە ئێمە ئەڵێن بانگەواز و سیاسەت ئێمە ئەڵێن دوانن حتا دوانەیش نین تێڵکێش گوێشی هەیە بە تەنها گوێچکە پێی ناوترێ مرۆڤێکی کامڵ هەتا هەردوو گوێچکەی لێ کەرەوە مرۆڤێکی کامڵ نییە بە تەنها هەر دەستی پێی ناوترێ مرۆڤ ئەڵێن دوو دەستی مرۆڤ هەردوو قاچی ئەڵێن دوو قاچی مرۆڤێک هەردوو چایڵن دوو چای مرۆڤێک مەسەڵەن تەنها دوو چاو و دوو گوێچکە و دوو قاچ نابێتە مرۆڤێکی کامڵ لەبەرەوە دینداریش ئاوایە سیاسەت بۆ خۆی بە سیاسەتەوە دینداری کامڵە بە بانگەوازەوە دینداری کامڵە بە ئەحکامی شەرعی و دینداری کامڵە بە عیبادەتەوە دینداری کامڵە بە ئەخلاقەوە دینداری کامڵە بە تەوحید و ئیمان و دینداری کامڵە وەکو جەستەی مرۆڤ وایە جەستەی مرۆڤ هەرچی لێ بکەیتەوە بێت ئینسانێکی ناکامڵ دینداریش ئاوایە بۆی حتا ئەگەر بڵێ دوانێشن هەر مەڵێ دوانن بڵێ یەک جەستن بەس توزيع بوون هەریشە دەورێکە بینی سیاست لە شوێنێکا دەورە بینێ لەوانەیە عیبادەت لە شوێنێکا دەورە بینی ئەخلاق لە شوێنێکا دەورە بینێ و هەروە شتەکانی وردەکاریەکانی تریش ئەوە کە عەلاقەی بە کۆی منزومەی دینداریە و هەریشە دەورێکە بینی وەکو چۆن جەستا تۆ هیچ پارچێکی لێ زیاد نییە ئەتوانی کەسێک هەیە بڵێ وەڵا کاکە گوێشکەم لێ زیادە یا چاوم لێ زیادە یا زمانم لێ زیادە نه لە ناو دینداریشە ئەوە جەستێکی کامڵە و یەکتر تەواوەکە شتێکی تانیە بڵێ کاکە وەڵا لێم زیادە خاڵی دێم خزمینە خاڵی دێم ئەوە لێ نووسیمانە بانگەواز بۆ کورسی پەرلەمانە یان بۆ پەیداکردنی لە تێکنانە یان نەخێر بۆ هیچ کامیانە ئەمە باشە بۆ کامیانە طبعا ئێمە سەرستان داوە خزمینە ئێمە حەزی زۆر بچووکمانێ حەزی بچووک ئەزانی هەرزەکارێک دوو لە ڕوویەوە طبعا ئێوە ماشەڵڵا هەمووی پێگەیشت ئۆشتان هەریشەی لە ئێمەش بە قۆناغی هەرزەکاریەت تێپەڕمان کردووە هەرزەکار هەرزە فکر خۆ عیب نییە خواوەیە کردووە قۆناغا چەند ساڵێکە تۆ لە یەتی ئەڕۆی ئەبێ ئەو قۆناغا ببڕی دوایەکی بۆ قۆناغەکانی تر ئەلموهیم بەس کەسێکی هەرزەکار کە کچێکە بینێ بەس ئاواتی ئەو کە کچە بێنێ بیر لەوە ناکات و ئەی دوای ئەوە چییە دوای هێنانی ئەم کچە چییە ئەی بە خێوکردن و خزمەتکردن و ڕێز لێگرتن و کورە با بە خانووی دەوێ کورە بە قورئان سەیارەی دەوێ والله پارە و پولی دەوێت نەخۆشەکە بیوی بۆ خستەخانە جلوبەرگی دەوێت بەخوا ناز و مەکرێ بە ڕعایەت بکەی هەزار بەزمی هەیە خزمینەوانیە لەمە تێناگە بەس هەر ئاواتی وەڵەگا کە بیخوازێتەوە خەو بەوەوە بینێ بەس هەستەکە ئێمە حەزێکی زۆر بەسیط و بچووکە خۆ لەوانەیە بۆ کچیش هەروە بێ هەرزەکارێکی کچ هەروایە و هەرزەکارێکی کوڕیش هەروایە یعنی ئەگەر تووشیش بوو مەسەڵەن هەرزەکارەکە خوا کردیوە نسیب کچەکەی هێنا یا بەعەکسەوە کچەکەش کرد بە کوڕەکەوەمانە ئیتر تێیەکە نازانێت چی بکە دەست و پێسپیە نازانێت پەتاتێ بقڵێن نازانێت هێلکەی سوور کاتەوە نازانێت لە ماڵی ڕێکخاوەبانە دەست و پێسپی دایم چاوەڕوانەکە یا خەسوو ئیشی بۆ بکە
یا خوشکی مێردەکەی بێ یان دراوسەکەی یان ماڵەکەی وەختی ئەچیتە ماڵ و شپرزێ بێسەرەوە هیچی بەسەری چۆنی کوڕەکەی هەرزەکارە گوێ ناتێ ماڵەکەش بێتە ماڵێکی هەرزەکارانە هەست دەکەم ئێمە خەڵکی ئیسلامی هەندێکمانەیە حەزەکانمان ئاوا بچووک زۆر حەزی بچووکمان هەیە مەشغوڵین بە حەزی بچووک و ئاواتی سنووردار و ئومێدی هەرزەکارانە یعنی این وا هەیە بوو بە ئەندام پەرلەمان تەواوتر وا ئەزانی ئیتر ئەمە هەموو شتێک وا ئەزانی ئەمە هەموو ئیسلامە هەموو ئیمانە هەموو ئەخلاقە هەموو عیبادەتە هەموو ئەحکامە هەموو خزمەتێکە هەموو شتێک یا ئەگەر بوو بە وەزیری یا جێگری وەزیری یا مدیر عام یە شتێکەوە ئەجا ئەبێ ئێمە تێپەڕکەین یعنی کۆڵێن لە قۆناغی حەزە بچووکەکان تێپەڕکەین ئەگە هەر حەزمان بوو بە حەزی گەورە بێ حەزی گەورە پێویستی بە جوهدی گەورەیە وانە پێویستی بە ماندووبوونی گەورەیە بە ئاواتەکانیم ئاواتی سنووردار نەبێت مەسەڵەن ئاواتی گەورە گەورەمان هەبێ ومێدی بەر فراوانمان هەبێ ئەگە هەر بەخۆم کرا باش ئەگە بەخۆم نەکرا لەگەڵ ئێوە نەکرا لەگەڵ ئەوانی تر ئەوەی کە لێرە نییە مەسەڵەن لەگەڵ خوشکان و برایان بەگشتی دا بۆیە خزمینە بانگەواز ئێستا هەندێک کەس تەبەن ئەمانە هەندێکە هەموو کەس نییە هەندێک کەس هەیە یعنی کە کورسیکی پەرلەمانی پێ بەدەستهێنا تەواوەتر وازانێت بانگەواز دوای ڕاوەستێ کۆتایی تێ سەروی ئەندام پەرلەمانی بۆی هەندێک کەس هەیە ناجح نابن سەرکەوتوو نابن لەو شوێنە هەندێک کەس هەیە جا لەو عیبارەتانە تۆزێ دەقیق بن بۆی تۆمەتەکە نەی نەپاڵ زۆر کەس ئەڵێن هەندێک کەس بەڵام بەخوا هەشە یعنی هەشە بۆ لە تێک نانە حەزی ئەو بەز لە تەنانەکانەیە کاکە من نەفس منكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة دنیا تۆ بتێنێتێ کامەمان زۆر ئیدعای دینداریەکەین تۆزێک خۆشەویستی دنیامان هەیە چی هەیە لێم بڵۆ لە حەزم بە پارە نی پارەت چی پارە چۆکی دەستە ماڵ چیە خانوو چیە سیارەت چیە کاکەمان هیچ قیمەتیان نییە ئەم قسەیە وەکو قسە ئاسانە بەس کەیەتە ناو ئیمتیحانە کە ئیمتیحان ئەکرێی لە پارە کە تاقی ئەکەی تۆ لە خان و ماڵ و سەرۆت و سامان ئەو کاتە دەرەکەی کە تۆ ئایا وەکو چڵکی دەست تەماشایەکە یا وەکو پێستی دەست ئەجا بۆیە ئێمە وەکو ئەهلی شەرع دژ نین بە کورسی پەرلەمان ئاگاداریەوە بنەوە بەس دژین بەو جۆرە نەفسیەتەی کەوا ئەزانێت دینداری و بانگەواز هەتا کورسی پەرلەمانەکە دوایەوەتەوە دژ نین بە لە تێنان چکە گەشتمان پێویستمان بە نان هەیە نان حەقی بەشەرە یعنی ڕزقی خوایە بۆ ئینسانەکان ئەبێ هەموو کەس وەحات ڕزقی خۆی بێ و ژیانی خۆی بێ و ڕێز و حورمەتی لێ بژیرەوەمانە من دژ نین بە لە تەنان چییە بێ نان بژی بەس بمەرجە نانی حەڵاڵ بێ من لەگەڵ نانی حەڵاڵم باز وەریش بێ ئەڵڵا مەکە گشتی میلیۆنێرە بوو بەس لە ڕێگەی حەڵاڵەوە بەڵام دژی ئەوم کەوا وا تێبگەی کە دینداری و بانگەواز تا سنووری پەرلەمانە دوایەوەتە خەمێکت نامێنێ خەمێکی داهاتوو ئامانجی داهاتووت نامێنێ یا وا تەسەوور بکەی کە تەنها بەس بۆ لە تێک نانە کە مەعاشەکە بینی ئەوەندە قەرەباڵغ و زۆرەوانەیە ئیتر لێو تێکچی جا بۆیە من ئەڵێم نەخێر بۆ هیچ کامانە بانگەواز بۆ کورسی پەرلەمانە یان بۆ پەیداکردنی لە تێک نانە یان نەخێر بۆ هیچ کامیانە طبعا ئەمەی ئەخیرە نەخێر بۆ هیچ کامیانە چونکە کورسی پەرلەمان لە ذاتی خۆیان غایانێ لە ذاتی خۆی ئەوش وەسیلەیەکە بەس ئەم وەسیلەیەکی گەورەیە توانین باشترین ئیستیفادەی لێ بکەین ئەگەر بمانەوێ لە تێنان و نانێکی کامڵ و نانێکی زۆرەوەمانە من نیعمەتی خۆی گەورەیە ئەسڵ وایە کە ئێمە محاولە بکەین دەستی بخەین بۆی نەبینە سوال کرد دەست لە خەڵپان نەکەینەوە هەر ڕۆژی خێرەوە منێک لە دوورەوە بێ یارمەتیمان باو یا چاوەڕانکەین دەسەڵاتێکی فاسید یا گەندەڵ ئەو یارمەتیمان باوی نەمکە بە خێری خۆیمان داتی ئەجا بۆیە ئێمە ئەم جۆرە ڕۆحیەتی ژیان بۆ کورسی پەرلەمان یان بۆ لە تێکنان کارێکی کردو هەندێک وەختیشەیە ئێمە تووشی تەکەببوور و تووشی غوڕور و ئەو شتانە شەبین جۆرێک لە خۆباییبوون ئەجانیم لە خۆباییبوونە لە ئاستی تاکا هەیە لە ئاستی حیزبە هەیە لە ئاستی ڕێکخراوە هەیە سەرنجتان داوە خۆتان ئەو چاوە بگێڕن ڕاستوچەبی خۆتان بکەن هەندێک کەس دیە بە خەیاڵتانە کە لوتی بەرزە و ئەنجاوەکو ئامادەنی وەرەقەی دەوروبەری بخێنێتەوە بەس تەنها وازانێ بەس خۆی هەیە بەس خۆی لەو دنیای ئەژی و قسەیەکا و دەورە بینیەوە ئەزانم خزمینە نەخۆشی ئەم لوتبەرزیەش نەخۆشی لوتبەرزی و حساب نەکردن بۆ دەوروبەر و نەخوێندنەوەی وەرەقەی دۆستان و خزمان و براوانە هەندێک کاتی ئەوە نەخەز بۆتەوە بانخوازەکانیش پێیان عیلاج نەبوو هەر بانخوازە گیری خواردو پێ عیلاج نەبێ جارجارش بانخواز خۆشی تیا بەشدار ئاڵم جارجارش
جا ئەمانە هەموویان دەرد و بەڵام بە عیلاج بکرێ. جا بۆیە مەوزوعی پەرلەمانتاری یا پەرلەمان ئەبێ وەکو قۆناغێک تەماشا بکرێ، وەکو قۆناغێک لە قۆناغەکانی فکری دەوڵەتداری، گێڕانەوەی دەسەڵات بۆ خەڵکی دەستپاک و داوێن پاک و فکر پاک و سلوک پاک و مێژ و پاک و ئەوانە تا بتوان جاوەکو خۆی کە ژیانێتی گیانی خۆی فیداکە، گیانی خۆی بفرۆشێ لە پێناوی خاک و لە پێناوی خەڵک و لە پێناوی خوا، نەک خوا و خەڵک و خەڵکیش خاکیش بفرۆشێ لە پێناوی گیانی خۆیە. جا مۆزوعی پەرلەمانتاری و عەرزم کردن ئەگەر لە ڕێگەی بانگەوادە لە ڕێگەی کاری حیزبی هەر شتێکەوە بێ بە تایبەتی دینداری و کاری ئیسلام خوازی ئەبێ وەکو قۆناغێ تەماشا بکرێ، نەک وەکو کۆتایی قۆناغەکان. نمونەی خراپیش لەم بارەوە بووە بۆیە خەڵکیش تۆزێک هەندێک کاتێ بێئومێدە یا بێتاقەتەیە دڵی زۆر بۆ شتانە ناکرێتەوە. خاڵی 11 تکایە ڕاوەستن دابەزین هەیە. ئەمەش لەم عنوانە تۆزێ جێی سەرنجە، یان چی تکایە ڕاوەستن دابەزین هەیە؟ ئێمە لەوانەیە هەریش هەر لەم مەجموعە براوخۆشی کە لێرە دانیشتون بڵێ زەحمەت دەبێت تۆی سا خۆ بە پیادەیە زانی یا بە سوارە زانی. هەیە لە خۆی ڕازیە، ئەڵێ من سوارم، ئیشم مەزبوطە و نەوەستاوە لە کاتی لەوانەیە خاو بڕۆم بەڵام من سوارم و کێشم مشکلم نییە و بەردەوام. هەشە خۆی بە پیادەیە زانی، ئەڵێ کاکە وەڵام پیادەم هێشتا سەرەتای ئیش و کارەکان. ئەگەر لە عالەمەکەش پرسی ئەبێت بۆ دوو بەشەوە، هەیە نە پیادەی و نە سواریش. سوار مشکیدا بۆ خۆی دانیشت حەقی خەمێکەڵ ناگری. جا ئەوەی کە من عەرزم کردوون ئەڵم تکایە ڕاوەستن دابەزینەیە، جا ئەگەر بە پێ بڕۆی لە کاری بانخوازیە بە سوار بڕۆی لە کاری بانخوازیە ئێمە پێویستمان بۆ یە تۆزێک ڕاوەستن لە شوێنێکە. بڵێن ئەگەر هەر زۆر بەگەشتم ناکە ئەڵم کاکە بیکە بە خاتری ئەو قورئانەی کە لێ خوێنی ڕاوەستە تۆزێک. ڕاوەستە کە تۆزێ با لێک لە خۆمان حاڵی بین، لە دەروبەری خۆمان حاڵی بین. جا پێشەکەی بێ بڵێم کاکە ئەگەر تۆ لەگەڵ بنا هاوڕانیت مەسەلەن ئەو حەقەش بدە بە من کە منیش لەگەڵ تۆ هاوڕانە بم لە هەندێک شتە. ئەگەر وا هەستەکەی مەسەلەن یعنی قسە و باسەکانی من تێگەیشتنەکانی من بە تۆ ناخوا دەی ئەو حەقەش بدەرە بە تۆ ناخوا و قبوڵی نییە، ئەو حەقەش بدەرە من باشتەکانی تۆ بە من نەخوا و قبوڵم نەبی. ئەگەر وەکو قۆناغیش بێدانی کەم وەکو قۆناغێکیش تا تێگەم تا لێ حاڵێ بمومان. جا ئێمە خزمینە ئێمە لە ڕۆژنا بەردەوامین. تەسەورەکەم گشت هەریشێک لە ئێمە هەر ئیجز عیبادەتی بەردەوامە مەسەلەن وایە خزمینە لە مەجالی عیباداتە هەمووان ئەهلی نوێژ و ئەهلی جومع و جەماعەتوان کەواتە بەردەوامین لە ڕۆژنا لانی کەم. لەوانەیە بە کەمێک یا بە زۆر لە بانگەوازە جەنابەت تۆزێ دەورت هەیە ئەوەی پاڵێت زیاتر دەوری هەیە و هاکەزا بە کەم یا بە زۆر ڕۆژانە شتێکی بەسیط شتێکی گەورەیەکەین مەسەلەن خزمەتێکەکەین. بەڵام باش بەڵام ئەم ڕۆژنە زۆربەی کات یان خولانەوەیە بە دەوری خۆمانە یان خولانەوەی بە دەوری ئەوانە. ئاجابێ تۆ لەم دوانە حاڵی بی یان خولانەوەی بە دەوری خۆمانە یان خولانەیە بە دەوری ئەوانە. طبعا بە دەوری خۆمانە بخڵینەوە یعنی کەواتە لە ئەخیرە ئەیسلمین کە زەوی خڕە هەر یین و ئەڕۆین وەختی بە خۆزان هاتون شوێنەکەی خۆمان باشە بەو کوایەکی کەسێک لە تاریکایەکی شەوە لە دەشتێکا سەری لێ بشێوێ نەزانێت باکوور باشوور چی هەر ئەڕوا وەختی بە خۆی زانی هاتوو تو شوێنەکەی خۆی نازانێت ناوێرێ زۆر تاریکە بینێتەوە کە پێشتر تیا بوو. ئاجا ئێمە هەندێک کاتەیە بەس بە دەوری خۆمان ناسوڕێنەوە لە بازنێکی داخراوێنەوە حرەکەتمان هەیە جوڵەمان هەیە بەس هێشتا بازنێکی داخراوە نەمانتوانێت ئەو بازنەیە بشکین توانی هەنگاوی گەورە هەڵبگرین و جاری وەشێ بە دەوری ئەوان ناخڵێنەوە یعنی ئەوان مەبەستم ئەوانی نادۆست بە ئیسلام خوازی نادۆست بە بانگەواز چاوەڕوانی ئەوەکەی ئەو چی حرەکەتێکی توش بەدوایە ئەو بڕایەکی سیاسیدا تۆش عیدی ئەو وەستا تۆش ئەوەستی ئەو گەرمێکە تۆش گەرمێکی ئەو سادێکە تۆش سادێکێتەوە ینی بە دەوری ئەوان ناخڵیتەوە جا نەبوو کەسی بانخواز ئەمە جایزە نەبوو کەسی سیاسی کە ئیدعایەوە کە ئینسانێکی سیاسی و عاقڵە هەر بۆ ئەوە جایز نییە مەسەلا نەبوو کەسێک ئەم دوو شتەی تیا کۆبووەتەوە بانخوازێکی سیاسی یان سیاسێکی بانخواز کە ئەمە ئەخیران زیاتر ئەچێ بە دڵما وەک لەوەی یەکەم و دووە. ئەجا بۆیە ینی وەڵێ ئەم ڕێکردنە مادەم هەر خولانەیە بە دەوری خۆمانە یا بە دەوری خەڵکی ترا مەسەلەن ئەسڵ وایە لە شوێنی خۆتان ڕابۆستی باشترە
وەک لەوەی وابزانی سواری ئەسپی عەرەبی بووی یان بوراقی لە ژێرایە ئاخر هەیە وا تەسەورەکە ئێکاک خۆمە بەشەرە چی بکەین هەیە وا تەسەورەکە بوراقی لە ژێرایە هەیە ئەڵێ وا تەسەورەکە لە ژێر ئەسپی عەرەبی لە ژێرایە ئەوەنە خێرایە لە کاری بانخوازی و کاری دینداری و خزمەتکردنەوەتەوە بەس کە تەماشای واقعیەکەی وان نییە نە بوراقی لە ژێرە نە ئەسپی عەرەبی لە ژێرایە زۆر بە خاوی ڕۆ و هەندێک کات هەر خاونی خواریشە ئاجۆ تۆ خاوبی قەی ناکە باز ئەگەر خاوبی و خواریش بی دوو سیفەتی خراپ و تیا کۆ بێتەوە لێ دەرەناچی بە ئاسانی هەندێک کات شێ لەوانەیە ئەمە ڕووبا مەسەڵەن هەیە گاڵتەی بە عالەمەکەش دێ هەیە گاڵتەی بە عالەمەکەش دێ وا ئەزانێ ئەڵێ ئەم خەڵکە لە دوو تەرەف بەدەر نییە هەندێکیان چەقیون هەندێکیان تۆقیون جادێکی ها خراپ تۆ بزانێ خەڵک دوو مەجموعەیە هەندەکەی چەقیوە و هەندێکی تری تۆقیوە خۆش و بەدەری لەوانە بەدەر نە چەقیوی نە تۆقیوی ئەمە جۆرێکە لە خۆ ڕازیوە جا بۆیە پێویستمان بۆیە بڵێن کاکە تکایە ڕاوەستن دابەزین هەیە ڕاوەستن قسەمان پێیە ڕاوەستن ڕاوێژمان پێیە ڕاوێستن کاکە بە حاڵی خۆمان تۆزی ورکەینەوە و ئینیکەین ئەگینا ئەگەر وانەکەین بە مەتروکە ئەزانین مەتروکە چی خزمینە مەتروکە وەختەکەی لە ژێشی عێراقیە کۆن ئەگەر مەعسکرێکیان بوگاستەهێتەوە بۆ شوێنێکی تر زیلی ئەگە سیارەیە تێک بشکایە هەرچی ئەدەوات و کەرەستەی سیارە کە زیاو بووایە تەنکیەک کە بدڕایە تایەکە کۆن بووایە خێمەی مەجموعەی خێمەیەکی زۆر کە کۆن بووایە و بە کەڵک نەهاتایەوەبانە ئەمانە و هاوێنەکانی هەموویان لەو شوێنە جیاهێشت مەجموعەیەک ژوندی هەژنە جوودیان جیاهێشت ئێوە لێرە بن ئێوە مەتروکە شوێنەکان ناو مەتروکە خێمەی دڕاو سیارەی شکاو تایی تەقی و تەنکی بێکەڵک و ئەو شتانە و هەژنە جوندیش شوێنەکەش ناو مەتروکە کاتە باشە تۆ مەتروکە بی و حرس و حمایی تەنکی دڕاو سیارەی شکاو تایی دڕاو شتی بێکەڵک و مەفعول نەماوی ئیتر کاکە تۆ خەریکی چیت ئەگەر ئێمە نەوەستین و زوو بیرێ لە حاڵی خۆمان نەکەین من بە مەتروکە یعنی خەڵک ئەڕوا کاروانی خۆی بەڕێیەکە بەڵام کاروانی ئێمەش لە شوێنی خۆیەتی لە حقیقەتە ناوی لە مەجاز ناوی کاروانێکی لە حقیقەت مەتروکەیە و بەس بە خۆمان نازانین جا بۆچی ڕاوەستن کاکە ئێمە کاکە کێشەمان زۆرە یعنی تۆ سەرنج بدە نازانم فریاکەوە مۆشتانە و نمونە بێت بۆیاندا ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە بە تاک و بە کۆ پێیان طبیعیە چرا ناو جیهەتێکی ئەلمانیەوە پێیان طبیعیە مەسەڵەن لە لاو ئیسلامیەکانە بووە لالود بووە چۆتە ناو ئەلمانەکان بۆ بە قاید و بۆ سەرکردە ئێوە بیکەی بێ پرسیارە بێ بڵێ باشە بۆ خەڵکی ئێمە بە تاک یا بە کۆ هەتا لای منە لالوتە و پشتگوێ خراوە مەسەڵەن بەڵام هەندێک شیوان نەبووە تەبەن دوو بەش بوو هەندێکی لالود نەبوو خاوەنی بڕیاریش بووە مەسەڵەن ئەمەش گرفتەکە گەورەترەکە ینی پرسیارەکە گەورەترەکە پرسیار بۆ بە تاک و بە کۆ چی لەوانەیە کە بە لالود تەماشا کراون ئەڕۆن چی لەوانەیە کە خاوەنی بڕیار بوون هەر ئەڕۆن جا بڕیاری تاو یانیەوە بڕیار ئەشن لە ناو چوارچێوەیەکی ئەلمانیەتە مەسەڵەن جەلیدێکی ئەلمانی خزمەتی تیاکە لەسەر ئیسلامیەکانە نووسێ مەسەڵەن ئێوە خۆتان نەزانن کاکە ئێمە خەڵکێکی زۆر ئیسلامی بیکەن بە کوردی خۆمە شاردنەوەی نییە ئێمە مەجموعەیە گەنجی باش هەبوون کۆن لە جەریدەی چاودێرە ئیشیان کردووە ئەو لاپەڕەیە کەوا لەسەر ئیسلامیەکان و بەس ئەوان بردیانە بڕێوە هەرچی خوا پێی ناخۆش بوو لەو لاپەڕەیان نووسیویانە باشە مەجموعەیە گەنجی زۆر هەبوو چوەتە ناو گۆڕانەوە مەجموعەیەک هەبوون چوت ناو هەڵپەیمانیەوە ئێستا هەندێک خەڵکێ لە ناو مەسەڵەن نەوەی نوێیان و هاکەزا حتا چونەتە داو پارتیوانە خۆمەدە پرسیارن کاکە یعنی من ئەم پرسیارەش ئەگەر لە خۆم نەکەم خۆم جێلکەم خۆم گێشکەم خۆم بخەوێنم کاکە پرسیارەکە هەر باقیە بۆ من بڵێم کاکە پێویست بۆ پرسیارە ناکەم مەیلێ براوە خەڵسای گوێ لە قسەی توێ دەی با گوێیان لە قسەی خۆم کوفرم نەکردووە مە پرسیارێکە ئەبێ بیکەین لە خۆمان بۆ خەڵک تا لای ئێمەیە هیچە کە ئەچێتە ئەولا هەموو شتێک ئەی بۆ ئەوانەی کە لای ئێمە شتێکن باشن نەوە ئەما شتێکن ڕازی نییە بە وەزعی خۆیەچێ بە ئەولا بێ بە شتێکی تر بەڵام تا سەر نییەش کاکە خۆمە کێشەیە لە فکری بامخوازیمانە باش ئێمە لە کۆ دەستمان پێکردو ئایا هەڵە نییە ئەم مەنهەجە ئێمە لەسەرینی هەڵە لە مەنهەجایە هەڵە لە فکرایە هەڵە لە هەردووکیانایە هەڵە لە نەفسایە مەسەڵەن نەفسمان خراپە جا بۆیە ئەڵەم تکایە ڕاوەستن دابەزینەیە ئێمە تەمان پرسیارێکە زۆر زۆرە ئەم هەموو گەنجەی کە فێری نێرگە لە خواردن بووە یەک و دوان و سەد و هەزار نییە هەموو شارەکان لەوەی هەندێک لادەی گەورەی شتی تیا پیا بووێت نێرگە لە خواردن بەسەن زۆر بەربڵاو ئێستا تلیا خواردن بە پێی ئەوەی کە ئیعلام باسیەکە يعني معقولة سياريك بيجي لي 50 كالتوني تابي شدي مادة هوش بروشتاني تابي يعني معقولة حفتني خلنا جربت اللي أجو حفتني
باش كاك خۆمانە هەمجی پرسیارم برایەت بۆچی ئێنێ غێر بۆ خەڵکەی دێنێ ئەجا لە تلیاکخۆری و اینجا وەکو حرامخۆری و اینجا زۆر بابەتی تری ئەخلاقی حتى لە بواری ئەخلاقیە ئیتر خەڵک چۆن تەفسیری ئەخلاقیەکە کەیف قەیدێ ئەمە وەکو مەسڵمان بازیەکەن ئەڵێن کاکە هەندێک کەس هەیە لە بواری ئەخلاقی لێی قەوماوە هەیە لە ئیمانیە لێی قەوماوە هەیە لە عیبادەتێ لێی قەوماوە ئێکاک خۆمانە وردەکاری و جەدوەل تۆ بێت جیای کەیتەوە چێ لە ئیمانە لێی قەوماوە چەندێکە چێ لە ئەخلاقا چەندێکە چێ لە ئەحکام و لە عیبادەتە چێ و چەندێکە مەسەڵەن ئەمە ئەبێ خۆمان دراسی بکەین خۆمان لێ بکۆڵینەوە تاوەکو توانین عیلاجی بکەین لە داهاتووە جا داهاتووی ساڵێکی تر دوانی تر پێنجی تر یا دەیتر بام خاڵێن ئەوەندە بەس بێ بەس ئەو خەمێکی گەورەیە دووبارە یەکەمەوە تکایە ڕاوەستن دابەزینەیە دابەزینەکە بەس بۆ پاڵدانەوە و شوارمەشقیدانە بۆی دانیشین پێکەوە بیر بکەینەوە خەڵی دوانزە و کۆتایی بانگەواز لە کوێوە لە تەوحیدەوە یان لە عیبادەت و ئەخلاقەوە ئێمە خزمینە هەتا ئێستاش ناو ئیسلام خوازان هەیە کاکە باسی تەوحیدەکە وازنێن لە تەوحید ئەو ڕۆژەی کە دەستی پێکردووە هەموو ڕۆژێ هەموو سەعاتێ هەموو منهەجی هەموو قسەکانی هەر باسی ئولوهیەت و باسی ڕوبوبیەت و باسی ئەو وردەکاریەکانی تر وای هێناوێتی منهەجەکەی بەم شێوەشکڵێ ئەو قەناعەتی وایە کە ئەبێ بەس تۆ باسی تەوحید بکەی هەموو ڕۆژە باسی تەوحید بکەی ئێ باش هینی وای شەیە ئەڵێ کاکە نەوەڵا ئەم مەوزوعی باس داوە بەسەرە وا تەسەورەکە کەن لەم قۆناغە بووەتەوە بەس باسی سیاسەتەکە لە کاکە سیاسەت تەواو ئێمە پێویستمان بە پرۆژەی سیاسی هەیە و قسەکەیشی ڕاستە بەس ئایا لەوە ڕاستەکە واز لە تەوحید بێنێ و کابرای کە باسی تەوحیدەکە ئەوش ڕاستەکە بەس ئایا لەوە ڕاستە واز لە کاری سیاسی و کاری دەعوی و هەندێک بابەتی کە هەیە بێنێ ئەپرسیارەکە لە بەشی دووەمیەتی لە خۆیان نییە تەوحید ضرورە بەردەوام بی لەسەری پرۆژەی سیاسی سەرڕاستانەی مسلمانان ضرور لەسەری بەردەوام بی بەس ئایا ئەوە کۆتایی هەموو شتەکانە ئینی وای شێڵی کاکە وڵای بەس کاری خێری بەس کاری خێریەوە این وایە کاکە ئەڵێ بەس ئەخلاق و سیلی ڕەحم و خزمەتی و دراوسێتی ئەو شتانە شتەکانی تر واز لێ بێنێ هەرکی یەکلا بۆ تۆ بۆ شتێک بۆیە پرسیارەکە ئەوە ئەڵێ ئایا بانگەواز ئێمە لە چۆ دەست پێ بکەین ئایا لە تەوحیدەوە دەست پێ بکەین یان لە عیبادەتەوە دەست پێ بکەین یان لە ئەخلاقەوە دەست پێ بکەین یان لە چۆ جارە بام بە قوتی عەستان کە تەمان ئەمەش دیسان وەکو مۆزوعەکانی تر پێویستی بۆیە دانیشین پێویستی دانیشین بیر لێ بکەینەوە دانیشین بۆ چوارمەشقی نە بۆ پاڵدانەوە بۆی کەوا فێری تەمەڵی بین لە مەسەلە فکرەکانە مەسەلەن نوێ ئەمەش بۆ خۆی نەخۆشیێکی ترە هەیە جەستەی تەمەڵە بەس فکری ماشەڵڵا کراوەیە و ژیرە هەیە فکری کراوەی بەس جەستەی تەمەڵە هەیە هەردووشین هیچ کامێنی نییە باشە خزمینە من ئەوتان عەرز دەکەم ئەڵێم تەوحید جارێ پێش هەموو شتێک قۆناغێکە بۆ خۆی فێرکردنی تەوحید وەکو منهەج یعنی وەکو منهەج بەتایبەتی ئێستاش دنیای منهەج و منهەجداری ئەو شتانەیە ئەبێ لە قۆناغێکان مەسەلەی تەوحید مەسەلەی ئولوهیەت و ڕوبوبیەت و حاکمیەت و ئەو شتانە خسکەیتەوە تۆخیکەیتەوە چڕیکەیتەوە سووریکەیتەوە کاڵیکەیتەوە بیکوڵێری ینی هەرچی ڕێگە و ڕێباز هەیە بەکاری بینی بۆی خەڵ لە وردەکاریەکانی تەوحید حاڵی ببێ چونکە مەوزوعی تەوحید شتێکی هینەیە چونکە کاری ئێمە لەسەر ئەساسی مەصالح بینانە بەسەر ئەساسی مەبادیئە مادەم وایە پێشەوەی باسی مەصالحی دنیایی بکەی باسی مەبادیئە بکەی مەبادی لەسەر ئەساسی دینداری و ئەساسی قورئان و سونەت و تێگەشتن لەو شتانەیە بۆیە خزمینە تەوحید لە قۆناغی یەکەمە قۆناغی یەکەم 6 مانگە ساڵێکە 2 ساڵە کەمترە زیاترە قۆناغی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام 13 ساڵ بووە 13 ساڵ گەنەگی بە تەوحید داوە بەس ئاگادار کە گەنگی داوە بە تەوحید و نەزان لێ عیبادەت نەبوو کاکە لێ هەر لە مەکان نوێژیش هەبوو ئاگاداریتان بەڵام نوێژی بەێنەن ئێواران هەبوو دوایی لە مەدینە ئەحکامەکان گۆڕاوە ڕۆژوو هەبووە بەڵام دوایی لە مەدینە ئەحکامەکان بۆ مۆزوعی ڕەمەزان ئەوانە یعنی وە نەزان تەوحید کە 13 ساڵی بۆ تەرخان کراوە لە مەکە بەس باسی مەسەلەی نەزەری بووە مەسەلە نەزەریەکان تر عیبادەت لەگەڵ نەبوو نەخ کاکە هەر ئەهلی تەوحید نەبوون هیجرەتیان کرد بۆ طائف بۆ حەبەشە هیجرەت بە چیە کرێ هیجرەت کار و کردار نییە تێکۆشان نییە کۆشش نییە لە دایک بووی تەوحید و ئیمان نییە هەر تەوحید نەبوو پێغەمبەری پێشەوە و هاوڵانی ئامادەی ئەوەیان تیا و بڕن بۆ طائف ئەگەر دەرگایان لێ بکەنەوە ئێ باش کاکە ئەم تێکۆشان و هیجرەتە ئەمەش بەشێک لە دایک بووی تەوحید نییە بەدەمیەکەوە بوون و هاوکاری و خەم لێکتر خواردن و ئیعلانکردنی بانگەواز و بەرەنگاربوونەوەی منکەری ناو مەکە و ئەهلی منکەری ناو مەکە و ئێکاکە مە لە دایک بووی تەوحید نییە ئیخوە تەوحید هەر شتێکی نەزەری نییە دڵا هەڵی بێڵام بڕام بەخوا هەیە و بڕام بە پێغەمبەر هەیە و بڕام بە ڕۆژی دوای هەیە هەر ئەمە نییە کە لە دڵا هەیە ئەوەیە کە لە دەمایە ئەوەی لە کار و کرداریشایە ئەبێ والحاصل تەوحید هەموو بەرهەمەکانی بەپێی توانە هەمووی ڕەنگ داتەوە و دەنگ داتەوە جا بۆیە
كلام أو سيانس صال بوا سيانس صال توحيد اشتكي مجرد نبو بليف تنها توحيد بو بس مسائل مبادئ نظرية بو نولا زوجتي لدايق بو عبادتي شتيا بو معاملات الروجانة شتيا بو لقل دور وبرو أوشتانا هجرتي شتيا بو باشا شاوكم التزامي مطلق تيابو بقراري بيغمبر عليه الصلاة والسلام مش كاكا باشا قال دين داري تو بيغمبري خوات شيب فرمتو جيبا جيكي أجابو يا أكري قناغي به بلام دواتر هل توحيد خوي بوي هندي خلق خراب حالنا التوحيد تي هل تشي كارا كان يعني كاري يقنيه موضوعي توحيدي تيانا به عبادته أساسك توحيده أخلاقه أساسك توحيده معاملاته كردن فروشتنو رهنو وقفو بيعو نازانم شي اوانه كاك اساسكي توحيده لبرو تي هلچيشه يا تو لي اساسا بوشتا كاينتر لسوره لقمان مجموعه ايات بخيريه بسريا وميد ما شاء الله الاصلي قصكي من حالي ابن او انت عارف كما لم توحيد اكلي وكو قنا غيك لقال يا بجيت خستي كيتو بلام لقنا كاين دواتر تي هلچيشي كار كان نكتو حتى امري بس باسي توحيد كي نشي بو قنا غيكتر نشي بو عبادة نشي بو أخلاق نشي بو تيكشان وكروشن نشي بو خدمة كرني خلق مثلا نشي بو بروجة سياسية سراسة مثلا إسلامية إسلام خوازية كان لسورة اللقمان أقصرنج بن خزمنا أم قصيد دوم راسك هذا كفرمين توحيد تيالكيش يمو كاركان يعني هندي كاتي التوحيد هستكي لبداية حضوري لبداية كاركان حضوري هي لأن ورث حضوري لكوتايش حضوري هي لهندي شوينا بكالية بيني لهندي شوينا بتوخي بيني بس حشا كذلك القرآن فرمي ولقد آتينا لقمان الحكمة أن يشكر لله أما جاري باشي شكري خواك أجا بكتي عسنك لسرتاوى أن يشكر لله يعني كأنما مطلقي حكمة يا هاتشي حكمته لشيا كوبتو خزمنا لشكري خواك كوبتو يعني أجر تو أتي حكيم بي شكري خواك أجر تو شكري خواك يعني عبدك صالح هو شكري خواك بشكل التوحيد وانيا شكو باسي خواك وباس تيجي ترني زور باش دعيدا فرين ومن كفر فإن الله غني حميد كفر كدجي في تواني مثلا شكرا بجيري خواي غورو عبداتي خواي غوري باسي كفرك فإن الله غني حميد هل باسي دي سنه باي كفرك باسي فإن الله هيك خواي غورو خوي انا ليرتو سريكي سرتاي حكمتي غورو برفلاواني لقمان بو خوي ودورو بري خوي بو ايساي جمك القران نقل بو قران باسيكا يا كدعيدا فرمي لا تشرك بالله تسيرك ان يشكر لله باسي الوهيته ومن كفر باسي في شبانكيتي لا تشرك بالله باسي هم جانبي ألوهيته هم جانبي ربوبيته أتوسرك لسرتاوى قناغي كم بتوحيد سبيكا بمعنى برفلاوى كان توحيد سبيكا بس أشياء شيء ووصينا الإنسان بوالديه باسي أخلاق بس كي وصيتي قرو خوا وصيتي قرو ووصينا الإنسان بويا لم بوتا أساس توحيد بوتا أساس بلام تشي لدايك بي أخلاق لدايك بي بوالديه لقل دايكو باوش يا باجو أن يشكر لي ولوالديك شكري خوابك هاتو دي سنة هاتو توحيد أن يشكر لي شكري خوابك ولوالديك إن جاوكو سباسي دايكو باوتانك هاتو سيريك شكر لعبادته تاكبون لقل دايكو باوك أخلاقه روشي روجاني فلا تطعهما براءة لما السليوي كوازور اللي كان كافر ببي أما براءة بي دور كيتو لم زختو فشاري كدايكو باوكو يكن وده فرمي وصاحبهما في الدنيا معروفة لمانا ولاء كادو شان بشك همد إيمان بشك همد أخلاقش لا يكو بشتيواني دايكو باوكو كي لا يكو بشتيان شوالكي بشتي شوالكي كالن كاكا وازا دين داري بينا بشتيان أجري كالن كاكا دين داريك يا بني إن تكو مثقال حبة من خردل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأتي بي الله لسانه تصل موضوع توحيد ده إذا فرمي توحيد طبعا ربوبية ليرة فاش أنا فرمي أقيم الصلاة لها تصل موضوع عبادة كعلاقية لقى خوا وأمر بالمعروف أما علاقية بس شيء وهيك أما علاقية لقى الخلق واصبر على ما أصابك أما علاقية لقى الخوتة ولا تصعر خدك للناس ولا تمشي في الأرض مرحا لود مدى بخلق لود مدى بخلق بوز ليمية أما بواري أخلاق إن الله لا يحب كل مختال فخور هذا وصل موضوع خواي قوري كساني اللود برد وفشكر وشتاني خوش ناوي بس ألوهيته وأنا ألم تروا أن الله سخر لكم ما في السماوات وما في الأرض هذا وصل موضوع الربوبيات جاء سنج بنديرا
توحيد بو بأساس بەڵام لە قۆناغەکانی ترا تێڵکێشە لەگەڵ ئەخلاق و لەگەڵ عیبادەت و لەگەڵ وەلا و لەگەڵ بەڕا و لەگەڵ دینداری و لەگەڵ سلێ ڕەحم و لەگەڵ خزمایەتی و دووەستایەتی و دڵسۆزی و مجرب بوون ینی لێبڕان بۆ خەڵک و بۆ خزم و بۆ خاک و ئەوانە باوانە بەس بێ ناتوانم لەوە زیاتر سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك السلام عليكم ورحمة الله وبركاته